ئەو لافاوەی چەند گەڕێکێکی شاری هەولێر 10 کەسی کردە قوربانی و 2 کەسی تریش هێشتا بێسەر و شوێنن. لەو بێسەر و شوێنانە یەکێکیان منداڵێکی تەمەن 10 مانگە و ئەوەی تریش شوانێکە و هێشتا نەدۆزراونەتەوە. تەمەنم گەیشتە 50 ساڵ شتیوام نەبینیوە. باران نەبوو بەو بارانە. ئەگە بارانش بارێ لە دەرەوەی شار بارە لە جێگاشی دوور باران باری ئەو لافاو گەیشتە ناو ئەوها لێکرا. بەران حتممە دەبی حکومان پیلانی هەبی بەس ئاتا کەی بەموو شێوەکە ئاو هاتە ماڵ. تەنانەت یعنی نەماتانی داپیری خۆمان لە تەنیشت خۆمانە جیرانمان نەمەتانی ڕزگاریکە تەنە ئەوەن دەما پێکرا گوتمان بڕۆ سەر شوێنی بەرز. دەچمە نێو پارێزگای هەولێر بۆ وەرگرتنی ڕای کاربەدەستانی ئەم شارە لەمەڕ هۆکارەکانی دروستبوونی ئەو لافاوە و چوونیەتی هەوڵەکانیان بۆ چارەسەرکردن و دووبارە نەبوونەوەی ڕووداوی هاوشێوە. بەڕاستی ئەو کەندە سروشتیانە وەکو جاران نماون پڕکراونەتەوە ئەنقازی تێدایە بۆ بربەستێک لە بۆ ئەو لافاوە ئاوەی کە هاتیە ئاوش کە بربەستی لە دروست کرد لە کاتێک لە کاتەکاندا شوێنی خۆی دەکاتەوە. گرنگترین خاڵ ئەوەیە ئایا تۆم بکرێت لە دوای ڕۆژدا ئەوە دووبارە نەبێتەوە. چۆن دووبارە نەبێتەوە دەبێ راپۆرتێکی یاخود دراستێکی هەندەسی علمی ئامادە بکرێتن چۆن بکرێتن ئەوە دووبارە نەبێتەوە. ئێمە ئەو پلانەوە تقریبان بە شێوەیەک لە شێوەکان هەیە ڕەنگە پێویستی بە ئەوەیە ڕێک و پێکتر بکرێت جوانتر دابڕژێتەوە. ئەویش ئەوەیە دروستکردنی کەندێکی سروشتی ترە کە دەکەوێتە دەرەوەی پشتێنەی سەوزی هەولێر. خەڵکێکی زۆر کەلوپەلەکانیان دەگواستەوە و ئاوارە بوون بەهۆی ئەو ڕەوشەی کەتەی کەوتون و بەشێکی تریش لە شوێنی خۆیان ماونەتەوە و سەرقاڵی پاکردنەوەی نێوماڵ و کەلوپەلەکانیان دەبوون. زەرەرمەندان داوای هاوکاری زیاتر لە دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. کەو ئاو هاتوتە ناو ماڵەکەیە لە ناو خەوە مردوونە. جێمە داوای لە هەرێمی کوردستان دەکەین حکوومەتی یاریمی کوردستان یارمەتی خەڵکی دارەتوو بدات. بەڕاستی زۆربەی خەڵکی دارەتوو هەژارن زۆر دەوڵەمەند نین برێن لەو دەوڵەمەندانن یعنی ئەگەر بێن بەدەست بەدەمها بانگەوازەکەمان کەمێک یارمەتی ئەو خەڵکانە بدەن. لافاوەکە کاریگەری زیاتری لە دەوروبەری شاری هەولێر دروست کرد. وەک هاوڵاتیان دەڵێن لەو شوێنانەی کە زیاتر خەڵکانی هەژار نشینن وەکو دارەت و قۆشتەپە و ڕۆشنبیری و ژیان و گرجوتیار و بەحرکە. هاوڵاتیانی ئەو شوێنانە هۆکارەکەی بۆ کۆمەڵێک سەرپێچی دەگەڕێنەوە کە بوونەتە هۆکاری گۆڕینی ڕێڕەوی ئاو و دروستبوونی ئەو لافاوە. بۆیە داواکارن چیتر تووشی ئەو زیانە مادی و گیانیانە نەبن و حکوومەت پلانێکی توکمەی هەبێت بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە. بە پێی زانیاریەکان لیژنەیەکی لێکۆڵینەوە و دەرخستنی هۆکارەکانی دروستبوونی لافا و چارەسەری پێکێنراوە و ئەو لیژنەیەش یەکەم کۆبوونەوەی خۆشی ئەنجام داوە. کاربەدەستانی حکوومەت دەڵێن بە هیچ شێوەیەک نابێت چاوپۆشی لە هیچ کەس و خەوەن پرۆژەیەک بکرێت کە دەست درێژی کردبێتە سەر ڕێڕەوی ئاو یان بە شێوەیەک لە شێوەکان پرۆژەکانیان لەسەر ڕێڕەوی ئاو جێبەجێ کردبێت و ئەم جۆرە ڕووداوە نەخوازراوانەی لێکەوت بێتەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.